سڵاوتان لێبێ خۆشەویستان. فەڵەستین ناوچەیەکی عەرەبی ئیسلامیە و دەکەوێتە ڕۆژ ئاوای کیشوەری ئاسیاوە. پایتەختەکەی شاری قودسە، لە باکوورەوە لوبنان، لە باشوورەوە میسر و دەریای سوور، لە ڕۆژهەڵاتەوە سووریا و ئوردن و لە ڕۆژ ئاواوە دەریای سپی ناوەڕاست دەوری داوە. ڕووبەری فەڵەستین 27,000 کیلۆمەتر چوارگۆشەیە. داگیرکاری ئیسرائیل هەموو خاکەکانی فەڵەستینی داگیر کردووە، جگە لە کەرتی غەزە کە لەلایەن بزوتنەوەی حەماسەوە بەڕێوە دەبردرێت و ڕووبەرەکەی نزیکەی 1.3 لە سەدی کۆی ڕووبەری مێژووی فەڵەستین پێک دەهێنێ. هەرچەندە داگیرکاری ئیسرائیل کەرتی غەزەی لە وشکانی دەریا و ئاسمانەوە گەماڕۆداوە. هەروەها کەناری ڕۆژئاوا هەیە کە دەسەڵاتی فەڵەستینی بە سەرۆکایەتی مەحموود عەباس دەسەڵاتی بەسەر هەندێک ناوچەیدا هەیە، بەڵام دەسەڵاتێکی ڕواڵەتیە. ژماری دانیشتوانی فەڵەستین زیاتر لە 14 ملیۆن فەڵەستینیە کە زیاتر لە 6 ملیۆنیان ئاوارن. سەبارەت بە ئاین، زۆرینەی دانیشتوانی فەڵەستین موسڵمانن، لەگەڵ بوونی ڕێژەیەکی دیاری مەسیحی و کەمینەیەکی دروست. کەواتە وەرن ئەمڕۆ بە یارمەتی خودا مێژووی فەڵەستین لە سەردەمی ئادەمەوە سەلامی خوای لێبێت تا ئێستا بزانین. دەزانین کێ یەکەم کەس بوو لە فەڵەستین نیشتەجێ بوو؟ ئایا فەڵەستین وڵاتێکی عەرەبی ئیسلامیە یان جوولەکەی عیبری؟ چۆن فەڵەستین داگیر کرا؟ ئایا بەڕاستی فەڵەستینیەکان خاکی خۆیان فرۆشت؟ بۆچی ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا بە هەموو هێزیانەوە پشگیری ئیسرائیل دەکەن؟ هەروەها دەزانین نەفرەتی دەی هەشتەم چییە؟ با چیرۆکەکە لە سەرەتاوە بهێنینەوە تا هەموو وردەکارەکان بزانین. بەڵام بیرتان نەچێت وەکو ڕێزێک لە ماندوو بوونمان نەک فرمانێک لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن، هەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئاگادار بوون لە هەموو بابەتەکانمان. چیرۆکەکەمان لەوێەوە دەست پێ دەکا کە ئادەم سەلامی خوای لێبێت لە بەهەشدا بوو. دوای ئەوەی گوێی لە شەیتان گرت و لەو درەختەی خوار کە خودای گەورە قەدەغەی کردهبوو دابەزیە سەرزەوی. خودا تەوبەکەی قبول کرد و مزگەوتی حەرامی لە مەککە دروست کرد کە دەکەوێتە نیمچە دوورگەی عەرەبیەوە کە دەکاتە سعودیای ئێستا. 40 ساڵ دواتر مزگەوتی ئەقسای لە شاری قودس لە فەڵەستینی ئێستا دروست کرد. لەنەوەی ئادەم نوح سەلامی خوای لەسەر بێت هات کە 3 کوڕی هەبوو، سام و حام و یافس. هەموو مرۆڤایەتی لەنەوەی ئەم سیانن. ئەوەی ئەمڕۆ بۆ ئێمە گرینگە سامی کوڕی نوحە کە نەوەکەی لە نیمچە دوورگەی عەرەبیدا بڵاو بوونەوە، بەڵام بەهۆی سەختی کەش و هەواوە هۆزی کەنعانی عەرەبی کۆچیان کردو لەو خاکانەدا بڵاو بوونەوە کە ئێستا بە فەڵەستین ناسراوە. لە ساڵی 3000 پێش زاین میسرە کۆنەکان بەشی باکووریان بە خارو و بەشی باشووریان بەڕێتێنەوە ناو دەبر. ئەمانە کۆنترین ناون کە بۆ خاکی فەڵەستین بەکار هاتوون. کەنعانیەکان بتپەرست بوون وەک زۆرێکی تر لەو سەردەما و خواوەندێکیان دەپەرست بە ناوی سالم کە خوداوەندی ئاشتی بوو لەلایەن. لە فەڵەستین شارێکیان دروست کرد و ناویان نا ئور سالم، واتە شاری ئاشتی. ئەم ناوە دواتر شێوێنراو بوو بە ئۆرشەلیم کە لە تەوراتدا باس کراوە. ئەمە یەکێک بوو لەو ناوانەی کە بەسەر شاری قودسدا بڕا، وەک یابوس بە ناوی هۆزی یابوسی کەنعانی و ناوی بەیتی مەقدیس و لە کۆتاییدا وەک هەمومان دەزانین قودس. دوای ئەوەی کەنعانیەکان لە فەڵەستین نیشتەجێ بوون، ئەو خاکەی تێیدا دەژیان بە خاکی کەنعان ناسرا کە فەڵەستین، لوبنان و بەشێک لە سووریا و ئوردنی دەگرتەوە. کەواتە ئێستا زانیمان یەکەم خەڵک کە لەو خاکە دانیشتەجێ بوون کە دواتر بە فەڵەستین ناسرا عەرەبە کەنعانیەکان بوون و ئەمەش 5000 ساڵ لەمەوبەر بوو، 3000 ساڵ پێش زاین. لە سەدەی 16 پێش زاین، واتە نزیکەی 3600 ساڵ لەمەوبەر، ئیمپراتۆریەتی میسری فیرعەونی دەستی بەسەر خاکی کەنعاندا گرت و ئەم دەسەڵاتە نزیکەی 200 ساڵی خایان. پاشان لی دیار نەما. بە تێپەڕبوونی ساڵان تا ساڵی 1200 پێش زاین، واتە نزیکەی 3200 ساڵ لەمەوبەر، هۆزەکانی پلستیا کە نیشتیمانی ڕەسەنیان دوورگەی کرید بوو هاتنە فەڵەستین و لە باکوور و باشووری کەناراوەکان نیشتەجێ بوون. کەنعانیەکان لە ناوەڕاستی فەڵەستین مانەوە. لەگەڵ ئەوەشدا خەڵک دەستیان کرد بە ناونانی خاکی کەنعان بە فەڵەستین بە ناوی هۆزە بەناوبانگەکەی پلەستیا یان فڵەستیا. گرنگ ئەوەیە ئێستا زانیمان کە فەڵەستین دوو گەلی تێدا بووە. عەرەبە کەنعانیەکان کە یەکەم کەس بوون کە لە فەڵەستین نیشتەجێ بوون و گەلی فڵەستیا
لەلایەکی ترەوە لە شاری ئور لە میزۆپۆتامیا کە دەکاتە عێراقی ئێستا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت لەدایک بوو. سەبارەت بە کاتی لەدایک بوونی هەندێک سەرچاوە دەڵێن لە نێوان ساڵانی 2324 و 1850 پێش زاین بووە. تەوراتیش دەڵێت لە ساڵی 1900 پێش زاین بووە. ئیبراهیم لە میزۆپۆتامیاوە کۆچی کرد بۆ فەڵەستین، پاشان بۆ میسر و دیسان گەڕایەوە بۆ فەڵەستین. لەوێ مزگەوتی ئەقسای نۆژەند کردەوە کە وەک وتمان ئادەم دروستی کردبوو. ئیبراهیم کوڕێکی بوو بە ناوی ئیسحاق و ئیسحاقیش یعقوبی بوو کە هەندێک سەرچاوە دەڵێن نازناوەکەی ئیسرائیل بووە و هەندێکی تر دەڵێن ناوی دووەمی بووە. نەوەکانی یعقوب بە بەنی ئیسرائیل ناسران. یعقوب 12 کوڕ و کچێکی هەبوو. یەکێک لە کوڕەکانی یوسف بوو سەلامی خوای لێبێ. براکانی بەغیلیان پێبرد و فڕیاندایە ناو بیرێکەوە. کاروانێک هەڵیان گرتەوە لە میسر فرۆشتیان. یوسف لە ماڵی عەزیزی میسر کە وەک سەرۆک وەزیران وابوو گەورە بوو. دوای ماوەیەک و چیرۆکێکی ناسراو یوسف بوو بە عەزیزی میسر. ناردی بە دوای باوک و براکانی و بەنی ئیسرائیلدا تا لە میسر بژین. ئەوانیش خاکی کەنعانیان جێهێشت و لە میسر نیشتە جێبوون و ژیانێکی ئاسوودەیان بەسەر بر. دوای ماوەیەک فیرعەونەکانی میسر دەستیان کرد بە چەوساندنەوەی بەنی ئیسرائیل تا خودای گەورە پێغەمبەر موسای نار سەلامی خوای لێبێ کە بە موعجیزەیەک لە خوداوە بەنی ئیسرائیلی ڕزگار کرد و خودای گەورە فیرعەون و سوپاکەی لەناو بر. دواتر موسا بە گەلەکەی وت کە خودا فەرمانی پێکردوون بسنە ناو خاکی پیرۆزەوە واتە فەڵەستین. لەو کاتەدا وەک وتمان کەنعانیەکان لەوێ بوون، بەڵام بەنی ئیسرائیل بە موسایان وت ئێمە هەرگیز ناسینە ئەوێ چونکە گەلێکی بەهێزی تێدایە، تۆ و خواکەت بڕۆن شەڕ بکەن. بەهۆی سەرپێسیان لە فەرمانی خودا فەڵەستینی بۆ ماوەی 40 ساڵ لێ حرام کردن. 40 ساڵەکە تەواو بوو و خودای گەورە پێغەمبەر یوشعی کوڕی نونی بۆ ناردن کە توانی لەگەڵ بەنی ئیسرائیل بچێتە ناو فەڵەستینەوە. لەو کاتەدا کەنعانیەکان هۆزی فڵەستیا و گەلێکی تر کە لە باکوورەوە هاتبوون بە ناوی زەکال لەوێ بوون. یوشعی کوڕی نون توانی بەسەر کەنعانیەکاندا سەر بکەوێت و لەگەڵ بەنی ئیسرائیل دەستیان بەسەر هەندێک شاردا گرت لە فەڵەستین. نەک هەموو فەڵەستین و نەک بەیتی مەقدیس، بەڵکو تەنها چەند شارێک. لە تەوراتدا هاتووە کە دواتر خودای گەورە پێغەمبەر داودی نار سەلامی خوای لێبێت بۆ بەنی ئیسرائیل. داود توانی دەست بەسەر بەیتی مەقدیسدا بگرێت و دیمەشقی ناچار کرد جزیە بدە. گەلانی تری وەک مۆئابی و ئەدۆمیەکانشی بەزاند. لێرەدا دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە چوونە ژوورەوەی ئیسرائیل بۆ فەڵەستین 2000 ساڵ دوای چوونە ژوورەوەی کەنعانی عەرەبەکان و 1000 ساڵ دوای چوونە ژوورەوەی هۆزەکانی فڵەستیا بووە. گرنگ ئەوەیە دوای داود کوڕەکەی سلێمان سەلامی خوای لێبێت هات کە لە سەردەمی ئەودا شانشینێکی دروست کرد کە پایتەختەکەی بەیتی مەقدیس بوو و مزگەوتی مەقدیسی دروست کردەوە. جوولەکەکان دەڵێن کە هەیکەلی سلێمانی دروست کردووە کە یەکەم پەرستگای جوولەکەکانە، بەڵام ڕیوایەتی تر هەیە کە ئەمە بە درۆ دەخاتەوە و دەڵێن هەیکەلی ڕەسەن بوونی نییە و هەندێکیش گومانیان لە بوونی هەیە. سەدەکان تێپەڕین و سلێمان کۆچی دوای کرد. دوای ئەو کوڕەکەی ڕەحەبعام هات، بەڵام لە سەردەمی ئەودا نائارامی و دابەشبوون لە ناو بەنی ئیسرائیلدا زیادی کرد. شانشینەکە دابەش بوو بۆ دوو شانشین، شانشینی ئیسرائیل لە باکوور بە پایتەختی سامیرە و شانشینی یەهوزا لە باشوور بە پایتەختی ئۆرشەلیم. هەردوو شانشینەکە لە شەڕی بەردەوامدا بوون لەگەڵ یەکتر و هەر یەکەیان داوای یارمەتی لەلایەنی دەرەکی دەکرد دژی ئەوی تر. هەروەها لەگەڵ فەڵەستین و مۆئابی و ئەدۆمیەکانیش لە شەڕدا بوون. ئەمە ژوای کرد هەردوو شانشینەکە لاواز ببن تا لە کۆتاییدا شانشینی ئیسرائیل لە ساڵی 721 پێش زاین لە سەردەستی ئاشوریەکان ڕووخا کە لە عێراقەوە هاتبوون بە سەرکردایەتی سەرجۆنی دووەم. ئەو جوولەکەکانی گواستەوە و دووری خستنەوە بۆ ئەو خاکانەی کە لە پشتی ڕووباری فورات بوون. بەم شێوەیە شانشینی ئیسرائیل لەسەر نەخشە سڕایەوە. بەڵام شانشینی یەهوزا سەرەتا لە ساڵی 603 پێش زاین کەوتە ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی میسریەوە. پاشان لە ساڵی 586 پێش زاین لەسەر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی بابلی بەسەرکردایەتی نەبوخەدنەسر ڕووخا. نەبوخەدنەسر دیوارەکانی یەهوزای سووتاند و جوولەکەکان دەڵێن هەیکەلی سلێمانشی وێران کرد. هەروەها جوولەکەکانی گواستەوە و بردیانی بۆ ئیمپراتۆریەتی بابلی.
لە ڕووداوێکدا کە بە ڕاپێچکردنی بابلی ناسراوە. بەم شێوەیە شانشینی یەهوزاژ ڕووخاو هیچ بوونیەکیان لەسەر خاکی فەڵەستین نەما. ساڵان تێپەڕین و لەلایەکی ترەوە لە خاکی فارس کە دەکاتە ئێرانی ئێستا شانشینێکی نوێ دەرکەوت، ئیمپراتۆریەتی فارسی کە بەسەرکردایەتی کۆرش توانی ئیمپراتۆریەتی بابلی بڕوخێنێت و دەست بەسەر ڕووبەرێکی بەرفراواندا بگرێ، لەوانش فەڵەستین. کۆرش ڕێگەی دا بە جوولەکەکان بگەڕێنەوە بۆ فەڵەستین و 42,000 جوولەکە گەڕانەوە. جوولەکەکان دەڵێن لەم ماوەیەدا هەیکەلیان دووبارە دروست کردەوە. فەڵەستین بوو بە بەشێک لە ئیمپراتۆریەتی فارسی، دواتر کەوتە ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتە جیاوازەکان وەک شانشینی مەقدۆنیا لەگەڵ ئەسکەندەری گەورە و سەلجوقیەکان. هەندێک بەشی فەڵەستین لە ژێر دەسەڵاتی بەتڵمیەکان و هەندێکی تریش لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی سەلجوقیدا بوون. کەمینەیەکی جوولەکەی شەڕکەر کە بە مەکابیەکان ناسرا بوون توانیان شانشینی حەشمۆنی دابمەزرێن و دەست بەسەر هەرێمی یەهوزادا بگرن و بە شێوەیەکی نیمچە سەربەخۆ لە ئیمپراتۆریەتی سەلجوقی بمێننەوە. بەڵام ئەم دەوڵەتە جوولەکەیە زیاتر لە 8 واتە 80 ساڵ وەک دەوڵەتێکی بەهێز و سەربەخۆ نەمایەوە. لێرەوە زاراوەی نەفرەتی دەی هەشتەم سەری هەڵدا، چونکە جوولەکەکان بە درێژایی مێژوو نەیانتوانیوە دەوڵەتێکی بەهێز و سەربەخۆ دابمەزرێنن کە زیاتر لە 80 ساڵ بەردەوام بێت. دواتر لە شاری ڕۆمەکان دەرکەوتن و ئیمپراتۆریەتێکی گەورەیان دروست کرد، توانیان دەست بەسەر ناوچە فراوانەکانی ڕۆژهەڵاتدا بگرن، لەوانش فەڵەستین کە لە ساڵی 63 پێش زاین داگیریان کرد دوای بەزاندنی ئیمپراتۆریەتی سەلجوقی. لەم ماوەیەدا عیسا سەلامی خوای لێبێت بانگەوازی بۆ جوولەکەکان کرد، بەڵام ئەوان بانگەوازەکەیان ڕەت کردە و تەنها ژمارەیەکی کەم باوەڕیان پێهێنا. جوولەکەکان لە لای ڕۆمەکان سکاڵیان لێ کرد، بۆیە خودای گەورە بەرزی کردەوە بۆ ئاسمان و ڕۆمەکان کەسێکی تریان لە خازدا کەلەو دەسوو. دوای ئەم ڕووداوە بەڵایەکی گەورە بەسەر جوولەکەکاندا هات کاتێک دژی ڕۆمەکان شۆڕشیان کرد. فەرماندەی ڕۆمانی تیتۆس لە ساڵی 7 زاینیدا چوە ناو شاری قودس و وێرانی کرد و وەک جوولەکەکان دەڵێن هەیکەلی سلێمانشی وێران کرد. ئەمە دووەم وێرانکاری بوو دوای نەبوو خەد نەسر. دیسانەوە دەڵێنەوە کە هەندێک سەرچاوە دەڵێن هەرگیز هەیکەل بوونی نەبوو، ئەمانە هەمووی ئیدعای جوولەکەکانن. لە ساڵی 130 زاینیدا حاکمی ڕۆمانی هادریان چوە ناو بەیتی مەقدیس و وێرانی کرد و بە زەویدا ڕێکی کرد. پەرستگایەکی بتپەرستی بۆ خوداوەندی ڕۆمانی ژوپیتەر دروست کرد. جوولەکەکانی لە بەیتی مەقدیس دەرکرد و سزای هەر جوولەکەیە کە بسواتە ناو شارەکەوە لە سێدارەدان بوو. دواتر ڕێگەیان پێدرا تەنها 1 ڕۆژ لە ساڵێکدا بسنە ناو شارەکە. لە دوای ئەم ڕووداوەوە جوولەکەکان بە جیهاندا پەرتەوازە بوون و هیچ بوونێکی دیاریان لە فەڵەستیندا نەما. دوای ماوەیە قستەنتین ئیمپراتۆری ڕۆم بوونی خۆی بە مەسیحی ڕاگەیاند و ناوی قودسی گۆڕی بۆ ئیلیا کاپیتۆلینا بە ناوی بنەماڵەی هادریانەوە و دواتر بە ئیلیا ناسرا. ڕۆمەکان تا ساڵی 395 زاینی دەسەڵاتیان بەسەر فەڵەستیندا هەبوو. لەو ساڵەدا ئیمپراتۆریەتی ڕۆمانی دابەش بوو بۆ دوو بەش، ئیمپراتۆریەتی بیزانتی یان ڕۆمانی ڕۆژهەڵات بە پایتەختی قستەنتینیەوە و ئیمپراتۆریەتی ڕۆمانی ڕۆژئاوا بە پایتەختی ڕۆما. فەڵەستین بوو بە بەشێک لە ئیمپراتۆریەتی بیزانتی. بارودۆخەکە بەم شێوەیە مایەوە تا لە نیمچە دوورگەی عەرەبیدا بە دیاریکراوی لە مەککە لە ساڵی 571 زاینیدا باشترینی مرۆڤایەتی پێغەمبەر موحەممەد صلی الله عليه وسلم لەدایک بوو کە دەستی کرد بە بانگەوازیکردنی خەڵک بۆ ئیسلام. لە ساڵی 621 زاینیدا خودای گەورە پێغەمبەری صلی الله عليه وسلم لە مەککەوە بردە فەڵەستین بە دیاریکراوی بۆ مزگەوتی ئەقسا. لە مزگەوتی ئەقسا پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشنوێژی بۆ هەموو پێغەمبەران کرد. ئەمە موعجیزەیەکی خودایی بوو. ئەو وڵاخەی پێغەمبەر صلی الله عليه وسلمی لە مەککەوە بۆ مزگەوتی ئەقسا گواستەوە ناوی بوراق بوو، بۆیە ئەو دیواری مزگەوتی ئەقسا کە پێغەمبەر وڵاخەکەی لێبەستەوە ناونرا دیواری بوراق. مزگەوتی ئەقسا یەکەم قیبلەی موسڵمانان بوو، واتە موسڵمانان ڕویان تێدەکرد لە نوێژدا. دواتر مزگەوتی حەرام لە مەککە بوو بە قیبلەیان. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام بوو لە بانگەوازیکردن تا ئیسلام لە هەموو نیمچە دوورگەی عەرەبیدا بڵاو بووە. پاشان دەستی کرد بە ناردنی نامە بۆ پاشای ڕۆم و پاشای فارس و ئەوانی تر و بانگی دەکردن بۆ ئیسلام.
لە مەدینە لە ساڵی 632 زاینیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچی دوای کردو ئەبوو بەکری سدیق ڕەزای خوای لێبێت بوو بە خەلیفەی موسڵمانان. لەگەڵ ئەودا دەوڵەتی خەلافەتی ڕاشدین و فتوحاتە ئیسلامیەکان دەستیان پێکرد. ئامانجی فتوحاتەکان دووشت بوو: یەکەم بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام، دووەم ڕزگارکردنی گەلان لە ستەم و زۆرداری. دوای ئەبوو بەکر عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێت بوو بە خەلیفە. لە سەردەمی ئەودا فتوحاتەکان بەردەوام بوون و موسڵمانان دەستیان بەسەر عێراق و وڵاتی شامداگر، لەوانەش فەڵەستین. سوپای ئیسلامی قودسی گەماڕۆدا. قەشەکانی ناو شارەکە داوایان کرد کلیلەکانی شار تەسلیمی خودی خەلیفە عومەری کوڕی خەتاب بکەن. عومەر لە مەدینەوە بەرەو فەڵەستین و بەیتی مەقدیس بەڕێکەوت. لەوێ کلیلەکانی شاری وەرگرت و پەیمان نامەیەکی ئاسایشی بۆ مەسیحەکان نووسی کە تێیدا گیان و ماڵ و کڵێساکانیانی پاراست. ئەم پەیمان نامەیە بە پەیمان نامەی عومەری ناسرا. عومەری کوڕی خەتاب مزگەوتێکی لە باشووری ترین بەشی مزگەوتی ئەقسا دروست کرد و گۆڕەپانی مزگەوتی ئەقسا و بەردە پیرۆزەکەی کە پێغەمبەر لێوی بەرز بووە بۆ ئاسمانەکان لە شەوی ئیسرا و میعراجدا پاک کردەوە. بەم شێوەیە فەڵەستین لە ساڵی 637 زاینیەوە بوو بە بەشێک لە دەوڵەتی خەلافەتی ڕاشدین. دواتر بوو بە بەشێک لەو دەوڵەتە ئیسلامیانەی کە دوای خەلافەتی ڕاشدین هاتن، وەک دەوڵەتی ئەمەوی. لە سەردەمی ئەمەویەکاندا خەلیفە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان مزگەوتی قوبە ئەلسەخرای دروست کرد و مزگەوتی قیبلەشی بنیادنا، و کوڕەکەی وەلیدی کوڕی عەبدولمەلیک دروستکردنی مزگەوتی قیبلەی تەواو کرد. دەمەوێت بزانی کە مزگەوتی قوبە ئەلسەخرا، مزگەوتی قیبلە و باڵەخانەکانی تر هەمویان لە ناو ڕووبەری مزگەوتی ئەقسادان کە ڕووبەرەکەی 144,000 مەتر چوار گۆشەیە. وەک وتمان فەڵەستین بوو بە بەشێک لە دەوڵەتی ئەمەوی و دواتر بەشێک لە دەوڵەتە ئیسلامیەکانی دواتر وەک دەوڵەتی عەباسی و دەوڵەتی سەربەوان، وەک دەوڵەتی تولونی و پاشان دەوڵەتی ئیخشیدی. دواتر دەوڵەتی عوبەیدی هات کە بە دەوڵەتی فاتیمی ناسراوە و دەستی بەسەر فەڵەستین داگر. لەم ماوەیەدا ناکۆکی لە نێوان دەوڵەتی سەلجوقی موسڵمانان و دەوڵەتی فاتیمیدا هەڵگیرسا و دەوڵەتی سەلجوقی توانی دەست بەسەر فەڵەستیندا بگرێ. لەلایەکی ترەوە لە ئەوروپا پاپای ڕۆما ئۆربانی دووەم لە فەڕەنسا لە شاری کلێرمۆنت بانگەوازی لە مەسیحەکان کرد بۆ داگیرکردنی بەیتی مەقدیس بە بیانووی ڕزگارکردنی لە دەستی موسڵمانان. بەڵام هۆکارە ڕاستەقینەکان سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری بوون. پاپا ئۆربانی دووەم بە مەسیحەکانی وت کە خاکی ڕۆژهەڵات شیر و هەنگوینی لێ دەڕژێ. دوای بانگەوازەکەی پاپا هەڵمەتە خاسپەرستیەکان دژی وڵاتانی ڕۆژهەڵات دەستیان پێکرد. سوپای خاسپەرستان لە ئەوروپاوە بەرەو بەیتی مەقدیس جوڵان، گەیشتە ئەنتاکیا کە سەر بە دەوڵەتی سەلجوقی بوو. دوای شەڕێکی قورس و گەمارۆیەک کە 8 مانگی خایان، خاسپەرستان توانیان دەست بەسەر ئەنتاکیادا بگرن. پاشان چوونە سەر بەیتی مەقدیس کە لە ژێر دەسەڵاتی فاتمیەکاندا بوو و لە ساڵی 1099 زاینیدا داگیریان کرد. لەگەڵ چوونە ژوورەوەی خاسپەرستان بۆ قودس، هەموو دانیشتوانی شارەکەیان کوشت، چ موسڵمانیان جوولەکە. هیچ پیا و ژن یان منداڵێک لە شارەکەدا نەما، بە جۆرێک کە خوێن تا ئەژنۆی ئەسپەکان دەگەیشت. خاسپەرستان دامەزراندنی شانشینی قودسیان ڕاگەیاند بە سەرکردایەتی گۆدفری فەڕەنسی. بەم شێوەیە فەڵەستین کەوتە ژێر داگیرکاری خاسپەرستیەوە. بەڵام چەند ساڵێک تێنەپەڕی و بێداری ئیسلامی لەسەر دەستی دامەزرێنەری دەوڵەتی زەنگی ئیسلامی عیمادەدین زەنگی دەستی پێکرد کە چووە شەڕەوە لەگەڵ خاسپەرستان و توانی شاری ڕەها بگرێتەوە. دوای عیمادەدین زەنگی کوڕەکەی نورەدین لەسەر هەمان ڕێزکە بەردەوام بوو. دوای ئەویش سەلاحەدینی ئەیوبی کە کوردێک بوو لە عێراقەوە هات کە دەوڵەتی ئەیوبی دامەزران و توانی قودس لە خاسپەرستان بگرێتەوە. دوای ئەوەی لە چەندین شەڕی بەهێزدا شکاندنی کە بەناوبانگترینیان شەڕی حەطین بوو. بێداری ئیسلامی لە سەردەمی دەوڵەتی مەملوکیشدا بەردەوام بوو کە دوای دەوڵەتی ئەیوبی هات. مەملوکەکان توانیان هەموو خاکەکانی فەڵەستین و شام لە خاسپەرستان بگرنەوە. دوا شاریش کە گێڕایەنەوە شاری عەکا بوو لە ساڵی 1291 زاینیدا بە سەرکردایەتی سوڵتان مەملوکی ئەشرەف خەلیل. فەڵەستین وەک بەشێک لە دەوڵەتی مەملوکی مایەوە تاوەکو دەوڵەتی عوسمانی بە سەرکردایەتی سوڵتان سەلیمی یەکەم توانی لە شەڕی مەرز دابق لە ساڵی 1516دا بەسەر مەملوکەکاندا سەر بکەوێ. دوای ئەوە دەوڵەتی عوسمانی دەستی بەسەر فەڵەستین و هەموو شام داگیر و پاشان میسریشی داگیر کرد.
فەڵەستین بۆ ماوەی نزیکەی 400 ساڵ بەشێک بوو لە دەوڵەتی عوسمانی. لەلایەکی ترەوە لە ئەوروپا هەستی نەتەوەی زیادی کرد و ئەوروپیەکان دەستیان کرد بە چەوساندنەوەی جوولەکەکان. ئەمە ژوای لە جوولەکەکان کرد خۆیان ڕێک بخەن و بیر لە کۆسکردن بکەنەوە. لە ساڵی 1896 نووسەرێکی جوولەکەی نەمسایی بە ناوی تیۆدۆر هێرتزل کتێبێکی بە ناوی دەوڵەتی جوولەکە نووسی کە تێیدا داوای دامەزراندنی نیشتیمانێکی نەتەوەی بۆ جوولەکەکان دەکرد. 4 وڵاتی پێشنیاز کرد: فەڵەستین و ئۆگەندا و مۆزەمبیق و ئەرجەنتین. لە ئەنجامدا فەڵەستین هەڵبژێردرا. هێرتزل بانگەوازی کۆنگرەیەکی لە شاری بازلی سویسرا کرد لە ساڵی 1897 کە بە یەکەمین کۆنگرەی زایۆنی ناسرا. یەکێک لە گرنگترین دەرەنجامەکانی هاندانی کۆچی جوولەکەکان بوو بۆ خاکی فەڵەستین و دامەزراندنی ئاژانسی جوولەکە کە ئەرکی کۆکردنەوەی پارە بوو بۆ کڕینی زەوی لە فەڵەستین و دروستکردنی نیشتەجێبوونی جوولەکە. یەکەم شەپۆلی کۆس تا ساڵی 1930 بەردەوام بوو و 25,000 جوولەکە لە ڕۆمانیا و پۆڵەندا و رووسیاوە کۆسیان کرد بۆ فەڵەستین. ڕێژەی جوولەکەکان لە 300ەوە بەرز بووەوە بۆ 105. لەگەڵ کۆچی جوولەکەکاندا کێشە لە نێوان ئەوان و خەڵکی فەڵەستیندا سەری هەڵدا. لەم ماوەیەدا دەوڵەتی عوسمانی زۆر لاواز ببوو و قەرزی زۆری لەسەر بوو. هێرتزل چوو بۆ لای سوڵتان عەبدولحەمیدی دووەم و پێشنیاری بۆ کرد کە جوولەکەکان هەموو قەرزەکانی دەوڵەتی عوسمانی بدەنەوە لە بەرامبەر ئەوەی سوڵتان ڕێگە بدات نیشتیمانێک لە فەڵەستیندا بمەزرێنن. بەڵام سوڵتان عەبدولحەمید ڕەتی کردە وتی: من ناتوانم بستێک لە خاکی فەڵەستین بدەم، چونکە هی من نییە، بەڵکو هی ئومەتی ئیسلامیە. گەلەکەم لە پێناوی ئەم خاکەدا جەنگاوە و بە خوێنی خۆی ئاوی داوە. با جوولەکەکان ملیۆنەکانیان بۆ خۆیان هەڵگرن. ئەگەر ڕۆژێک دەوڵەتی خەلافەت پارسە بوو ئەو کات دەتوانن فەڵەستین بە بێ نرخ وەربگرن. بەڵام جوولەکەکان کۆڵیان نەدا و دەستیان کرد بە پیلانگێڕی بۆ ڕووخاندنی سوڵتان عەبدولحەمید و پشتیوانی کۆمەڵە نهێنیەکانیان کرد. ئەم کۆمەڵانە توانیان لە ساڵی 1909 سوڵتان عەبدولحەمید لەسەر کار لا ببن. دوای لابردنی سوڵتان دەسەڵات کەوتە دەست کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی. دەوڵەتی عوسمانی زیاتر لاواز بوو. لەم ماوەیەدا جوولەکەکان بەردەوام بوون لە کۆچکردن لە نێوان ساڵانی 1904 و 1904دا. 40,000 جوولەکەی تر کۆچیان کرد و ڕێژەیان بەرز بووەوە بۆ 108. لە ساڵی 1904دا جەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا. ئەڵمانیا دەوڵەتی عوسمانی ڕازی کرد کە لەگەڵیاندا بچێتە شەڕەوە دژی هاوپەیمانان. بەڕێتانیا شەریفی مەکەی ڕازی کرد کە دژی دەوڵەتی عوسمانی شۆڕش بکات لە بەرامبەر بەڵێنی دامەزراندنی شانشینێکی عەرەبی. بەڵام بەڕیتانیا فریوی دەدا، چونکە لە هەمان کاتدا لەگەڵ فەڕەنسا و رووسیا ڕێککەوت بوو کە دوای جەنگ خاکەکانی دەوڵەتی عوسمانی دابەش بکەن لە ڕێککەوتنامەیەکدا کە بە سایکس پیکۆ ناسراوە. نەگەر ئەوە، بەڵکو وەزیری دەرەوەی بەڕیتانیا بلفۆر لە ساڵی 1970دا نامەیەکی نووسی بۆ یەکێک لە سەرکردە جوولەکەکان کە تێیدا بەڵێنی دامەزراندنی نیشتیمانێکی نەتەوەی بۆ جوولەکەکانی لە فەڵەستیندا بوو. سەرڕای خۆڕاگیری سوپای عوسمانی، بەڵام دوای ماوەیەک دەستیان کرد بە توشبوونی زنجیرەیەک شکست. هێزەکانی بەڕیتانیا توانیان بچنە ناو فەڵەستینەوە و لە ساڵی 1970دا داگیری بکەن. بەڕیتانیا و فەڕەنسا بەردەوام بوون لە پێشڕەوی لەسەر خاکەکانی دەوڵەتی عوسمانی. جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1980دا بە شکستی دەوڵەتی عوسمانی کۆتایی هات و بەڕیتانیا و فەڕەنسا و وڵاتانی هاوپەیمانان دەستیان بەسەر خاکەکانی دەوڵەتی عوسمانی داگرت. بەڕیتانیا عێراق و ئوردن و فەڵەستینی داگیر کرد و فەڕەنسا سووریا و لوبنانی داگیر کرد. دوای داگیرکاری بەڕیتانی بۆ فەڵەستین کە بە ئینتیدابی بەڕیتانی ناسرا، بەڕیتانیا دەستی کرد بە پشتیوانی کردنی جوولەکەکان بە شێوەیەکی گەورە و یارمەتی دەدان لە دەستکەوتنی زەویە فەڵەستینیەکان. لەم ماوەیەدا سێم شەپۆلی کۆچی جوولەکەکان بۆ فەڵەستین دەستی پێکرد لە ساڵی 1990 تا ساڵی 1923 کە 35,000 جوولەکە کۆچیان کرد و ڕێژەی دانیشتوانی جوولەکە لە فەڵەستیندا بەرز بووەوە بۆ 112. سەرڕای ئەمەش تەنها خاوەنی 103 خاکی فەڵەستین بوون. لەگەڵ زیادبوونی کۆچی جوولەکەکان، ژمارەی نیشتەجێبوونە جوولەکەیەکان زیادی کرد و گۆڕانکاری لە پێگاتی دانیشتواندا ڕوویدا.
ئەمە ژوای کرد فەڵەستینیەکان هەست بە مەترسی بکەن و دەستیان کرد بە سازکردنی کۆنگرەی زۆر بۆ ڕەتکردنەوەی بەڵێنی بلفۆر و ناڕەزایەتی دەربڕین دژی کۆچی جوولەکەکان. ڕاپەڕینی مەوسمی نەبی موسا لە ساڵی 1920 و دواتر شۆڕشی یافا لە ساڵی 1921 ڕوویاندا. ئەنجومەنێک لە نابلز پێک هاتوو داوای بایکۆتی ئابووری جوولەکەکانیان کرد. حازی ئەمین حوسێنی ئەنجومەنی باڵای فەڵەستینی دامەزران بۆ قسەکردن بە ناوی گەلی فەڵەستینەوە. لەلایەکی ترەوە جوولەکەکان دەستیان کرد بە دامەزراندنی گروپە چەکداریەکان کە یەکەمیان گروپی هاگانا بوو، دواتر گروپی ئیرگون و شتێرنیان دامەزران کە دواتر سوپای ئیسرائیلیان پێکهێنا. بەڕیتانیا ئازادی بەم گروپانەدا بوو. لە کاتێکدا هەر فەڵەستینیەک چەکی هەڵبگرتایە زیندانی دەکرا. کۆچی جوولەکەکان بۆ فەڵەستین بە شێوەیەکی گەورەتر بەردەوام بوو لە رووسیا و پۆڵەندا و ئەڵمانیاوە. چوارەم شەپۆلی کۆچی جوولەکەکان لە ساڵی 1940 تا ساڵی 1931 ڕوویدا کە ڕێژەی دانیشتوانی جوولەکی لە فەڵەستیندا بەرز کردەوە بۆ 1970. دوای زیادبوونی ژمارەی جوولەکەکان خۆ پێشاندانیان کرد و دەیانوت دیوارەکە هی ئێمەیە. مەبەستیان دیواری بوراق بوو کە ئەوان بە دیواری نوزا ناوی دەبن. لە بەرامبەردا خۆ پێشاندانی فەڵەستینەکان دەستی پێکرد و پێکدادان لە نێوانیاندا ڕوویدا و شۆڕشی بوراق دژی تەماحی جوولەکەکان لە ساڵی 1929دا هەڵگیرسا. دواتر لە ساڵی 1933 فەڵەستینەکان خۆ پێشاندانی گەورەی قودسیان ئەنجامدا. سەرڕای ئەوەش جوولەکەکان بەردەوام بوون لە کۆچکردن. پێنجەم شەپۆلی کۆچ ژمارەیەکی زەبەلاح گەیشتە 225,000 کەس و ڕێژەی دانیشتوانی جوولەکەی لە فەڵەستیندا بەرز کردەوە بۆ 130. بەردەوامبوونی کۆچی جوولەکەکان و پشتیوانی بەڕیتانیا و پێدانی زەوی بە جوولەکەکان وای لە فەڵەستینیەکان کرد شۆڕشی گەورەی فەڵەستین دژی بەڕیتانیا و گروپە چەکدارە جوولەکەیەکان هەڵبگیرسێنن کە لە ساڵی 1936 تا ساڵی 1939 بەردەوام بوو. داواکاری شۆڕشگێڕە فەڵەستینەکان بریتی بوو لە ڕاگرتنی کۆچی جوولەکەکان، ڕاگرتنی پێدانی زەوی عەرەبیەکان بە جوولەکەکان و پێگێنانی حکوومەتێکی نیشتیمانی. ئەم فشاری فەڵەستینیەکان وای لە بەڕیتانیا کرد لیژنەی پیل پێک بهێنێ کە پێشنیازی دابشکردنی فەڵەستینی کرد بۆ دوو دەوڵەت عەرەبی و جوولەکە لەگەڵ مانەوەی قودس لەژێر ئینتیدابی بەڕیتانیدا. سەرڕای ئەوەی جوولەکەکان تەنها خاوەنی 105 خاکی فەڵەستین بوون، بەڵام لە پێشنیازی لیژنەی پیلدا دەوڵەتە جوولەکەیەکە ڕووبەرەکەی 133 خاکی فەڵەستین بوو. بێگومان فەڵەستینیەکان ئەم پێشنیازیان ڕەت کردەوە. لەگەڵ بەردەوامبوونی فشاری فەڵەستینیەکان بەڕیتانیا کتێبی سپی ساڵی 1939 دەرکرد کە تێیدا بڕیاری سنووردارکردنی کۆچی جوولەکەکانیدا بۆ ماوەی 5 ساڵ و دوای ئەو ماوەیە کۆچکردن ڕادەگیرە. هەروها فەڵەستین لە ماوەی 10 ساڵدا سەر بەخۆی وەردەگرت و دوای ئەو 10 ساڵە فەڵەستین بە هاوبەشی لە نێوان فەڵەستینی و جوولەکەکاندا بەڕێوە دەبرا. بەڵام جوولەکەکان کتێبی سپیان ڕەت کردەوە و دەستیان کرد بە هێرشکردنە سەر فەڵەستینیەکان و هێزەکانی بەڕیتانیا. دوای بەردەوامبوونی هێرشەکانی گروپە جوولەکەیەکان بەڕیتانیا بڕیاریدا لە فەڵەستین بکشێتەوە و داوای لە نەتەوەیە گرتوەکان کرد کێشەکە چارەسەر بکە. نەتەوەیە گرتوەکان دانیشتنێکی بە پەلی ساز کرد و بڕیاری ژمارە 181 لە ساڵی 1947دا دەرکرد کە فەڵەستینی دابەش دەکرد بۆ دوو دەوڵەتی عەرەبی و جوولەکە لەگەڵ مانەوەی قودس وەک ناوچەیەکی نێودەوڵەتی. 33 وڵات لە سەرویانەوە ئەمریکا و یەکێتی سۆڤیەت بەم بڕیارە ڕازی بوون و 13 وڵاتیش ڕەتیان کردەوە. دەمەوێت پێت بڵێم کە ئەم دابەشکردنە 157 خاکی فەڵەستینی دایە جوولەکەکان و تەنها 142 دایە فەڵەستینیەکان، لە کاتێکدا جوولەکەکان تەنها خاوەنی 106 خاکەکە بوون. بێگومان فەڵەستینی و عەرەبەکان ئەم بڕیاریان ڕەت کردەوە لە کاتێکدا جوولەکەکان پێی ڕازی بوون و داوایان کرد قودسیش بخرێتە سەریان. جوولەکەکان دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیلیان ڕاگەیان. لەلایەکی ترەوە کۆمکاری وڵاتانی عەرەبی پێگەێنانی سوپای ڕزگاریان ڕاگەیان و وا دیار بوو شەڕ لە نێوان عەرەب و جوولەکەکاندا نزیکە. شەشەم شەپۆلی کۆچی جوولەکەکان لە نێوان ساڵانی 1940 و 1938 ڕوویدا و زیاتر لە 100,000 جوولەکە کۆچیان کرد و ڕێژەیان گەیشتە 131، بەڵام هێشتا تەنها خاوەنی 108 خاکی فەڵەستین بوون. ئەمەش ئەوە دەسەلمێنێ کە فەڵەستینیەکان سەرڕای هەموو ئەم کۆچ و فشارانە خاکی خۆیان نەفرۆشت.
ئەو باوەڕەباوی کە گوایە فەڵەستینەکان خاکی خۆیان فرۆشتووە بە جوولەکەکان دیدگایەکی سادەکراوە و بە هەڵەدابەرە و مێژوویەکی ئاڵۆز نیشان دەدا. لە ڕاستیدا لە کاتێکدا هەندێک حاڵەتی فرۆشتن ڕوویداوە، بەڵام هەرگیز هۆکاری سەرەکی دەست بە سەرداگرتنی زەوی و زاری فەڵەستین نەبووە لەلایەن جوولەکەکانەوە پێش ساڵی 1938. پێچەوانەی بانگەشەکان زۆرینەی ئەو زەویانی جوولەکەکان دەستیان کەوت ڕاستەوخۆ لە جووتیارە فەڵەستینەکانەوە نەبوو، بەڵکو لەم سەرچاوانەوە بوو. یەکەم دەرەبەگا غایبەکان، گەورەترین ڕێژەی زەویەکانی فەڵەستین لەلایەن بنەماڵە دەرەبەگە دەوڵەمەندەکانی دەرەوەی فەڵەستین وەک بنەماڵەی سوورسووقی لوبنانی فرۆشران. ئەم بنەماڵانە لە دەروی وڵات دەژیان و نەیان دەتوانی بێنەوە بۆ بەڕێوەبردننی زەویەکانیان. خاڵی دووەم حکوومەتی ئینتیدابی بەریتانیا. بەریتانیا ڕووبەرێکی بەرفراوانی لە زەویەکانی دەوڵەت بەخشیە ڕێکخراوە زایۆنیەکان. خاڵی سێم جووتیارە فەڵەستینیەکان. بەشێکی کەم لە جووتیارە فەڵەستینیەکان بەهۆی هەژاری و فشاری ئابووری قورسەوە ناچار بوون زەویەکانیان بفرۆشن، بەڵام ئەم ڕێژێ زۆر بچووک بوو. وەک چاوەڕوان دەکرا شەڕ لە نێوان عەرەب و جوولەکەکاندا لە ساڵی 1940 هەڵگیرسا، شەڕێک کە بە شەڕی نەکبەت یان شەڕی فەڵەستین ناسراوە. 6 وڵاتی عەرەبی بەشداریان تێیدا کرد: میسر و سعودیە و ئوردن و عێراق و سووریا و لوبنان. شەڕەکە بە سەرکەوتنی ئیسرائیلەکان کۆتایی هات. ئەنجامی شەڕەکە ئەوە بوو کە ئیسرائیل هەموو فەڵەستینی داگیر کرد جگە لە کەناری ڕۆژئاوا و غەزە کە عەرەبەکان کۆنتڕۆڵیان کرد. ئوردن کەناری ڕۆژئاوای خستە سەر خۆی و میسرش غەزەی خستە سەر خۆی. ژمارەیەکی زۆر لە فەڵەستینیەکان ئاوارە بوون. وڵاتانی ڕۆژئاوا لە سەرویانەوە ئەمریکا دەستیان کرد بە پشتیوانیکردنی ئیسرائیل بە هەموو توانایان. لێرەوە دەچینە سەر پرسیارە گرنگەکە: بۆچی ئەمریکا پشتیوانی ئیسرائیل دەکا؟ سەرەتا ئەم بابەتە قسەی زۆری لەسرە و پێویستی بە ئەڵلقەیەکی تایبەتە، بەڵام بە کورتی هۆکارەکانت پێ دەڵێم. هۆکاری یەکەم ئاینیە، چونکە زۆرینی مەسیحەکانی ئەمریکا پرۆستانتن و بەشێک لەوان باوەڕیان وایە کە دەبێت دەوڵەتی ئیسرائیل دابمەزرێت بۆ ئەوەی پێشبینیەکانی کتێبی پیرۆز بێنەدی. هۆکاری دووەم سیاسیە. لۆبی جوولەکە لە ئەمریکا نفوزێکی زۆری هەیە و هەر سیاسیەک بیەوێت خۆی بۆ سەرۆکایەتی کاندید بکە پێویستی بە پشتیوانی ئەوانە، جگە لەوەی بوونی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کارتی فشاری ئەمریکایە لەسەر وڵاتانی ناوچەکە. دوای شەڕەکە بزوتنەوەکانی بەرخۆدانی فەڵەستینی دەرکەوتن. یەکەمیان بزوتنەوەی فەتەح بوو کە لەلایەن یاسر عەرەفات و چەند سیاسیەکی فەڵەستینەوە دامەزرا. لە ساڵی 1967 ئیسرائیل هێرشێکی کتوپڕی کردە سەر ئوردن و میسر و سووریا و بەرزایەکانی جۆلان و بیابانی سینا و هەموو فەڵەستینی داگیر کرد. سەرڕای ئەم شکستە گەورەیە بزوتنەوەکانی بەرخۆدان کە لە ژێر ناوی ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستیندا یەکیانگر بەردەوام بوون لە هێرشەکانیان لەناو ئوردنەوە. لە ساڵی 1968 لە شەڕی کەرامەدا یەکەم سەرکەوتنی عەرەب بەسەر ئیسرائیلدا تۆمار کرا. لە ساڵی 1970 بەهۆی خراپی بارودۆخی ژیان و ستەمی داگیرکاریەوە ئینتیفازەی یەکەم یان ئینتیفازەی بەرد هەڵگیرسا. لە کاتی ئینتیفازەدا یاسر عەرەفات دامەزراندنی دەوڵەتی فەڵەستینی ڕاگەیاند. لە ساڵی 1993 ڕێکەوتن نامەی ئۆسلۆ لە نێوان ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستین و ئیسرائیلدا واژۆ کرا کە تێیدا ڕێکخراوەکە دانینا بە دەوڵەتی ئیسرائیلدا، بەڵام ئیسرائیل پابەندی ڕێکەوتنەکان نەبوو و بەردەوام بوو لە دروستکردنی نیشتە زێبوونەکان. لە ساڵی 2000 دوای ئەوەی ئارێل شارۆن سەردانی مزگەوتی ئەقسای کرد ئینتیفازەی دووەم هەڵگیرسا. لە ساڵی 2005 ئیسرائیل لە غەزە کشایەوە، بەڵام گەماڕۆی لەسەر هێشتەوە. لە ساڵی 2006 حەماس لە هەڵبژاردنەکاندا سەرکەوت، بەڵام ئەمە بووە هۆی ناکۆکی لەگەڵ فەتح و دابەشبوونی فەڵەستین. لە ساڵی 2022 حکوومەتێکی ڕازرەوی توندڕە و لە ئیسرائیل هاتە سەرکار کە بووە هۆی زیادبوونی گرژیەکان و لە کۆتاییدا هێرشی حەماس لە 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 و شەڕی ئێستای غەزەشی لێکەوتەوە کە بووەتە هۆی کوژرانی دەیان هەزار فەڵەستینی و وێرانکاریەکی زۆر. بەم جۆرە گەیشتینە کۆتایی ڤیدۆکەمان. ڕای خۆتان لە کۆمنتەکاندا بنووسن و پێمان بڵێن دەتانەوێت ئەڵلقەکانی داهاتوو لەسەر چ شتێک بێت.
زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.